باشە تەورات بە عیبرانی هاتوتە خوار، عیبرانی بە زمانی عیبری. ئینجیل بە زمانی ئارامی هاتوتە خوار، قورئانیش بە زمانی عەرەبی. بۆ ناڵی تەورات بۆ بە عیبری و ئینجیل بۆ بە ئارامیە؟ هاچ کتێبێکی کە هاتوو بە زمانێک هاتوتە خوارەوە. یعنی خوای تەبارەک و تەعالا کە کتێبێکی ئاسمانی بنێرێتە خوارەوە نابێ هەر بە زمانێ بێ، قابلە لە یەک کاتە بە هەموو زمانەکان بێت. زمانیش هەر ڕۆژەی بە شێوەیەک دروزە بێت و ونە بێت و زیاکات و تەتەورەکەوە چێتەوە یەک. و یەکێ لە زاناکانی زمان لەم ماوەی لە کتێبێکا خوێنمەوە ئەڵێ و توێتی بە زمانی لاتینی کۆن، لاتینی کۆن زیاتر لە 50 زمانی لێکەوتۆتەوە ئەمڕۆ لە ئەوروپایە. 50 زمان ئائیستا کە لە ئەوروپایە هەیە لە لاتینی کۆن کەوتوتەوە لە ماوەی چەندە، لە ماوەی 2000 ساڵە زیاتر لە 50 زمان لە یەک زمانەوە کەوتوتەوە دروست بووە. زمان شتێک نییە لە مقەدەس بێ و ئەگۆڕێ و زیاکا و کەمەکا و تۆ زمانی خۆتی خۆش دەدەی خزمەتی پێ بکەی بۆی خزمەتی خۆت و میلەتەکەی خۆتی پێ بکەی کە وەزعەکە گۆڕا بە باریکی کیا و دنیا بەنەوەیکە پێشکەوتنی بەخۆیەوە بینی و وشە زیاکە و مستەلەحات زیاکە و هەنگێ وشە کۆنە بێ و ونە بێ و خەڵک زمانی بەنایکە شێوازی دەربڕین و فۆنەتیکەکەیە گۆڕێ و لە هەجات و ئەمانەی کیا دروستە بێ. ئەمە شتێکی پیرۆز نییە لە مەسەلەکەیە. مهمە تۆ معلوماتێکە هەیە دوێ بیگەینی بە بەرامبەرەکە خۆ بێ زمانێکی بۆ بەکاربێنی کەوا پێ بگەینیت. قەیچێکە هەر کتێبەی ئاسمانی پێشتر بە لوغەتێ بووە، ئەمەشیان بە لوغەتی کە هاتوتە خوارەوە. کەواتە ئەمە شتێ ئەگەر بمانوتە حەل لە یەکەم پێغەمبەرەوە حتا ئەخیری هەمووی خوای گەورە بە عەرەبی نردێتی اینجا جێی گومانە بوو. باشە بۆ ئەبێ عەرەبی پیرۆز بێ لەناو هەموو لوغەتەکانی کەیە؟ ئەو کاتە احتیمالێکە بوو. بەڵام هەر کتێبێکی ئاسمانی هاتوتە خوارەوە خوای گەورە کەڕەتی هەر کەڕەتی بە زمانێ نردێتی خوارەوە. باشە گە بە عەرەبی نەیناردایە ئەوە لەبەر خاتی فڵانە کەس با بە کوردی بووایە. ئەخۆ فارسەکان و کاتە هەرایانەوە ئەی باشە بۆ بە زمانی منە بوو. باشە کاکۆ لەبەر خاتی جەنابتان با فارسی بووە، ئەی تورک چی دەکەین؟ تورکیی بۆ بە زمانی منیە. باشە بە تورکی بووە، عەرەبی بۆ بە زمانی منیە. باشە عەرەبی بە ئینگلیزی بۆ بە زمانی منیە. کاتە حەل نابێ. خۆرە بێ بە لوغەتیکان بێتە خوار. خۆ بێ هەر بە زمانێکیان بێتە خوار. ئەگەر بە هەرچی زمانەکانی دنیاشێ بینیتە خوار یعنی بێ لە یەک کاتە ئەلعان لەسەر ئەرزە 1 ملیۆن قورئان هەبوایە و بە پێی دروستبوونی لوغەتەکان و لەهجەکانیش ئەمەی کە لوغەتە بووە نەک هەر زمانەکان ڕازی نابوون. کوردەکانی ژەوی کاکە بۆ بە هەورامیە هاتوتە خوارەوە بۆ بە سۆرانیە، سۆرانەکەی بۆ بە بادینیە بۆ بە زمانی من نییە، بە لەهجەی من نییە. کاکەم خەڵکە بە چی ڕازیەکەی؟ بەخوا بێتە ناو سۆرانیەکەشەوە هەولێرەکەی بۆ بە زمانی هەولێری بۆ بە سلێمانیە بۆ بە هەولێری نییە، هەولێرەکەش بە بادینیەکە و بادینیەکە بە سۆرانێکە کاکەواتەم دروست نابێ میشە. ئەمە عەقڵ نییە ئەم پرسیارە. خوای گەورە بۆ نردێتی خوارەوە. خۆ بێ بە لوغەتێ بێتە خوارەوە. ئەبێ زمانێکە بێتەوە خەڵکە بیخوێنێتەوە لی تێ بگات. تەقدیسی تیانێ لە مەسەلەکەیە. عەرەب زمانی عەرەبی ئەسڵەن وشەی عەرەب لە عەرەبەوە هاتووە هەر لە عەرەبیاڵی عارب ما یاتی یعنی مەشی کەرەوە ڕوونی کەرەوە. کەلیمەی عەرەب یعنی وضوح ئاشکرا فەسیح. زمانەکەیان زمانێکی زۆر ئاشکرا و فەسیح و لە زمانە هەچ کە فێدراسی زمانی عەرەبی بکات لە چاو زمانەکانیکەیە بۆی دەرەکەوێت ئەم زمانی عەرەبیە کۆمەڵە تایبەتمەندیەکی تیا هەیە لە زمانەکانی کیان نییە. یەکێ لە مهمترین تایبەتمەندیەکانی زمانی عەرەبی ئەوەیە ئەتوانی کۆمەڵێ معنای زۆر لە چەند وشەیەکی کەما کۆ بکەیتەوە بە شێوازێکی فەسیح کە معنای تر هەڵناگرێت توانی جواندەری ببڕیت. عەرەبەکانیش لەو کاتەیە کە ئەمە هاتە خوارەوە قورئانە بە حسابی خۆیان زۆر فەخریان بە زمانەکەیانەوە کرد. شاعیریان تیا بوو، ئەدیبیان تیا بوو، وتاربێژیان تیا بوو، یعنی چەندین پەندی پێشینانی بە قووەتیان هەبوو، قسە و حکایەتی بە قووەتیان هەبوو، فەخریان بە زمان عەرەبەکان. تەنانەت پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر تۆ بیری بکەیتەوە لە عەمری 4 ساڵەیە بۆچی نادیانە دەرەوە یاخۆی هەر لە مەلۆتکەیەوە بۆچی نادیانە دەرەوە بۆ بادیە بۆ بیابان؟ لەبەر چی بوو؟ لەبەرەوەی یەکەم شت زمانی پاراو بێ. عارف عەرەبێکی فەسیح هێن بێت تێکەڵ بە شارەکان یعنی عەرەبیە فەسیحەکان زۆر لا مەطلب بوو. زمانێ بوو زۆر ڕوون و ئاشکرا و واضح بوو. شاعری ئەوە بوو ئەم زمانەکەوە کتێبێکی ئاسمانی ئاوا پێ بێتە خوارەوە. بۆ چونکە بای ئەمەندەی وشە تیا بوو، بای ئەمەندە تعبیراتی بە قووەتی تیا بوو کەوا بتوانێت چی کتێبێکی ئاسمانی وا بە قووەتی پێ دەرببڕێت. باشە ئەو پێغەمبەری کە نێردراوە ئەم جارە عەرەبە لەناو عەرەبایە.
خۆ بە زمانەکەی ئەو بێکەم جار چکە بێن پێغەمبەر ڕوونی کاتەوە ئینجیل بە زمانی عیسا بوو سەلامی خوای لەسەر بێ عیسا بە ئارامی قسەیە کرد تەورات بە زمانی موسا بوو موسا سەلامی خوای لەسەر بێ بە عیبرانی قسەیە کرد هەچ پێغەمبەرێک هاتووە زمانی خۆی بۆ قەومەکەی چی بۆ خوای گەورە بۆ زمانە کتابەکەی بۆ ناردووە محەممەدی صلی الله عليه وسلم یەکەم جار کە هاتووە ڕاستە بۆ هەموو خەڵکی سەرنی هاتووە بەزەو خەڵکی کە یەکەم جار ئەم تەفاهومی لێکا لە ڕێی ئەمان و دینەکە بە خەڵکە گەێنێ ئەیا مەگەر بەو زمانە نەبێ بە چۆن تیان گەێنێ کەواتە لەبەرەوە قورئان زمانی ئەم پێغەمبەرەی سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بۆیە کە بەچی هاتووە بە عەرەبی هاتووە لەو کاتێک کە قورئان هاتووەتە خوارەوە دوسێ دەوڵەتی زۆر گەورەی زلهێز لە دنیاە هەبوون کە گەورەترینیان دەوڵەتی فارس و ڕۆم بوو حەبەشەوانەش هەبوون لە خوارەوە بەڵام گەورەترینی دەوڵەتەکان دەوڵەتی چی بووە فارس و ڕۆم ئەمانە هەموو زانای خۆیان هەبووە شاعیریان هەبووە ئەدیبیان هەبووە وتاربێژیان هەبووە قسەزانیان هەبووە نووسەریان هەبووە ئەم عەرەبانش لە بینی ئەم دوو ئیمپراتۆریەتەیە بوون نە خوێنەواریان هەبووە نە کتێبیان هەبووە نە نووسینیان هەبووە نە حەزارەت و سەقافەتێکی وایان هەبووە کەوا حسابی بۆ بکرێت ڕاستە زمانیان پەتی بۆ پارا و بۆ شعریان وتووە بەڵام وەکو ئەمان ساحیبی حەزارەت نەبوون حسابیان بۆ بکرێت ئەگەر لەو کاتە و لەو سەردەمایە کە قورئان دابەزی لەناو ڕۆما پاتایەتە خوارەوە بە زمانی یەکێ لە زمانەکانی ڕۆم بووە کە قسەیان پێکرد فارسەکانە زۆیان و کاکەوە هەزار عالم و ئەدیب تاتیایە خۆتان دروستان کردو خوازانێت چەند ئەدیب و عالم تاخێری بۆم شتەی دروست کردو لەناو فارسا پاتایەتە خوارەوە ڕۆمەکان هەمان بوختانیان بۆ ئەوان دروستە کرد بۆیە لەناو عەرەبە نە خوێنەوارانەیە کە یەک مەکتەبی تیان نەبووە یەک فەیلسوفی تیان نەبووە یەک کاتب و نووسەری تیان نەبووە کەوا دوو کتێبی هەبێ لە ماڵەوە بۆیە لەناو ئەمان هاتە خوارەوە هەبوو گومانانە بڕێنەوە بۆیە کە بە زمانی چی عەرەبی هاتووەتە خوارەوە جا لە قورئانشە کە زۆربەی کاتە فەرمێ بلیسان عەرەبی مبین مەبەستی هەرەوە نییە کەوا بە زمانی عەرەبی ڕاستە بە زمانی عەرەبی هاتووە خوارەوە بەڵام یعنی بلیسان فەصیح مبین عربي يعني أعرب يعني أفصح يعني أبانا يعني بزمانك يرول وأشكره وبارا وهاتو تخوارو القرآن